صدای موج. صدا طبعا بصي نووسراوە بەس لە فارسیە ناڵێن هەرڵێن سێ. صدای موج واتە دەنگی شەپۆل. ئایا هەرواتە ئایا، ئایا تاکنون واتە ئایا تا ئێستا دەریا را دیدەی واتە ئایا تا ئێستاکە دەریات بینیوە. دەریا بسیار زیبا و تەماشایی است واتە دەریا زۆر جوان و تەماشایی واتە سەرنجڕاکێشە، یعنی حەزەکەی سەیری بکەی سەرنجی بێت. تەماشایی است واتە تەماشایی است. ئاسمان، ئاسمان صاف. بەڕێزان ئەگەر تۆ لێرە بوەستیاڵی ئاسمان بەڵام واتە ئاسمان، ئەگەر بڵی ئاسمانی صاف و بۆ نمونە ئاسمانی بێگەرد، ئاسمانی صاف ئەڵێ چی؟ آسمان صاف و آبی دریا خیلی دیدنی است. آسمان صاف واتە ئاسمانی بێگەرد و ئابی ئاسمانی بێگەرد و شینی دەریا، شینی دەریا خیلی دیدنی است. زۆر دیدنی بە شتێک ئەوترێ کە حەزکەی تەماشایکەی، سەرنجڕاکێش بێ حەزکەی بیبینی. صدفهای سفید در کنار دریا. صدف لای خۆشمان تاڵەتلێک پێوترێ صدف لە عەرەبیەکەوە وەرگیراوە، گوێچکە ماسیشی پێ ئەوترێ. صدفهای سفید واتە گوێچکە ماسیە سپیەکان، ها واتە کۆی کردوتەوە، در کنار لە کەناری دەریا، هەرواتە لە کەناری دەریا، اینجا و آنجا دیده میشد. لێرە و لەوێ، اینجا لێرە، آنجا لەوێ، اینجا و آنجا لێرە و لەوێ دیده میشد. ئەبینرا، دیدە لە دیدۆ هاتووە واتە بینین، دیده میشد ئەبینرا. صدای موج دریا به گوش میرسد واتە دەنگی شەپۆلی دەریا یەتە بەرگوێ. میرسد واتە یەتە بەرگوێ، به گوش میرسد. پەرەندگان دەریا، باڵندەکانی دەریا، ماهیهای ریز و درشت را شکار میکنند واتە باڵندەکانی دەریا ماسیە، ماهیهای ماسیەکان چۆن ماسیە ریز واتە ورد، ماسیە وردەکان و لە کوردیە تۆ وشەی ماسیەکە ئەهێنی وردیش ئەهێنی، وردەکە کانەکەی ئەخەیتە سەر بۆی ماسیەکەی پێکۆکەیتەوە. بەڵام لە زمانی فارسی ئەمە ئاسانترە، هەر وشەکە جارێ بکە بەکۆ. ماهیهایە، ئەگەر تۆ بڵی ماهیهای ریز بە کوردی دەبێ بە ماسیە وردەکان و درشت واتە گەورە. ماهیهای درشت ماسیە گەورەکان را شکار میکنند واتە ڕاویان دەکەن. پرندگان دریا ماهیهای ریز و درشت را شکار میکنند. باڵندەکانی دەریا ماسیە ورد و گەورەکان ڕاو دەکەن. جانەڤەرانی مانند نەهنگ، جانەوەرانێکی وەک جانەوەرانێکی مانند نەهنگ، وەکو نەهنگ، هەر نەهنگ پێوترێ. کوسێ واتە قرش. ئەرڕێماهی واتە ئەو ماسیەی کە دەمی وەکو مشار وایە، ئەرڕێ خۆی یانی مشار. ئەرڕێماهی نازانم بە کوردی چی پێوترێ، زۆر جار لە کارتۆنا هەیە، لە فیلما هەیە. ئەرڕێماهی و هەشت کوسێ واتە قرش، ئەرڕێماهی واتە ئەو ماسیانەی کە دەمیان وەکو مشار وایە، و هەشت پێ در دریا زندگی میکنند، لەناو دەریادا ئەژین. ئەیڵێمەوە جارێکی تر. جانەڤەرانی مانند نەهنگ، کوسێ
ئەرێماهی و 8 پا در دەریا زیندگی میکنند لە دەریادا ئەژین. ئەمەی کە لە وێنەکە هەیە ئەمە ئەرێماهیە. ئەرێماهی ئەوە نەهەنگە، ئەوەش ئەکرێ قڕش بێ.